زۆربەی کەس لە سیئۆڵ هیوادارن و توێژەکانی نێوان ئەمریکا و کۆریای باکوور ببێت تەمایی بەرەو پێشبردننی ئاشتی بەردەوام لە هەرێمەکە تەنانەت ئەگەر ڕێککەوتنێکی تەواوی چەکی ناوکی داماڵینیش نەکرێت. من نیگەرانی ئەوم ئەمریکا ڕەنگە جارێکی تر کۆبوونەوەی ئەمریکا و کورەی باکوور هەڵبۆشێنێتەوە. بەر لە کۆبوونەوەکەی سەرۆک دانەڵد ترامپ و سەرۆکی کۆریای باکوور کیم جون ئان لە سینگاپور چەند ڕێپێوانێک لە سیئۆڵ ئەنجامدرا کە داوا دەکەن ئەمریکا بە ڕێککەوتنێکی ئاشتی کۆتایی بە کێشەی ناوکی لەگەڵ کۆریای باکووردا بهێنێت. گروپە کۆنەپارێزەکانیش خۆپشاندانیان سازدا و داوایان لە ئەمریکا دەکرد لە بەردانواندن نەکات بۆ حکوومەتە سەرکوتکارەکەی کیم کە پەیمانەکانی داماڵینی چەکی ناوکی ڕابردووی شکاندووە. بەڵام ڕاوەرگرتنە گشتیەکان پشتیوانێکی بەهێز بۆ هەوڵە دیپلۆماسیەکانی سەرۆکی کۆریای باشور مون جێین نیشان دەدات کە توانی بڕوا بەڕێبەری کۆریای باکوور بهێنێت بۆ توێژەکانی داماڵینی چەکی ناوکی. ناوبانگی کیم لە کۆریای باشور بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد پاش کۆبوونەوەکەی مانگی چواری هەردوو کۆریا کە وەکو هەڕەشە دیار نەبوو و لەوە دەچووکراوە بێت بۆ لە بەردانواندن. سەبارەت بە ڕێبەر کیم جۆنگ ئون پێشتر دیدێکی نەرینیم هەبوو، بەڵام پاشەوەی لە کۆبوونەوەی پێشوو لە تەلەڤیزیۆن بینیم بۆ چوونم لەسەری زۆر باشتر بوو. ئاستی پەسەندکردنی ترامپیش بەر لە کۆبوونەوەکەی سینگاپور لە کۆریای باشور زیادی کردووە. زۆر کەس لە سیئۆڵ هێشتا نیگەرانی ئەوەن ئەمریکا و کۆریای باکوور ناتوانن جیاوازەکانیان چارەسەر بکەن لە کاتێکدا واشنگتن چەکداماڵینی تەواوی ناوکی دەوێت بەر لە لابردنی هەر سزایەکی ئابووری و پیونگیانگیش دەخوازێت لە بەردانواندن بۆ هەر قۆناغێکی پرۆسەکە بکرێت. پاش ئەوەی پێشتر بۆ ماوەیەکی کاتی لە کۆبوونەوەکە کشایەوە سەرۆک ترامپ گوتی ئەو ئامادەیە هەر کاتێک بێت بکشێتەوە ئەگەر کیم ئامادە نەبێت کۆتایی بە بەرنامەی ناوکی بهێنێت. ئەوەی ئێمە دەمانەوێت ئاشتیە. هیوادارم ئەم کۆبوونەوە لووتکەیە بە باشی بەڕێوە بچێت بۆ ئەوەی ئاشتی بێتە نیمچە دوورگەی کۆریا. بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی لە سیئۆڵ چاوەڕوانی ئەوە دەکەن لووتکەیەکەی سینگاپور دەرەنجامێکی باشی دەبێت کە دەبێتە مای کەمکردنی شیانی شەڕی لەشکری و بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی.